هێزی پێشمەرگە و سوپای عێراق دەشتی حەمرین و سنووری زنجیرە چیاکانی حەمرین لە بندەستی داعش دەردەهێنن کە ئەو ناوچەیە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا پێگەی بەهێزی گروپە چەکدارەکان بووە. لە ئێستادا سنووری زنجیرە چیای حەمرین سوپای عێراقی تێدایە، بەڵام ژمارەیەک لە گوندەکانی دەشتی حەمرین لەژێر کۆنتڕۆڵی هێزی پێشمەرگەدایە. ئاسەواری جەنگ بە گوندەکانی دەشتی حەمرینەوە بەڕوونی دیارە، بە شێوەیەک کە هەندێک لە گوندەکان بە تەواوەتی ڕووخاون و هیچ ماڵێکیان تێدا نەماوە. هەرچەندە هێشتا مەترسی داعش بۆ سەر گوندەکانی حەمرین بە تایبەت گوندە کوردنشینەکان ماوە، بەڵام چەند سەرۆک خێزانێک بە تەنها بۆ گوندەکانیان گەڕاونەتەوە بە مەبەستی بەخێوکردنی مەڕووماڵاتەکانیان. بە چەند کیلومترێک نزیکی حەمرینی دیەکەی تقریبا 3 تا 4 کیلومترە. ئاخرین دێنوتمان دیەکانی دەوروبەرمان چەند مانگی پێش ئێستا هەمووی داعشی تیا بوو، بەدەست داعشەوە بوو، ئەمە ئاخر دێ بوو. ئەمەشتە بە زۆر زەرمەند بوون بەبوونەوە. شەید پێشمەرگە گەیشتەوە ئەیدا شەیدی داوە پێشمەرگە لەم بناری حەمرین لەم دیهاتانە تاکو پرۆسەی پاکردنەوەی ناوچەکە داعش نەماوەی سەلەمەندەکە ئەگەر بوونیانش بێ شتێک زۆر 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 کەمە. کاتێک بە دەشتایە چۆڵ و هۆڵەکەی حەمریندا گوزەر دەکەی، سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و سوپای عێراقت بەرچاو دەکەوێت کە پێشتر بۆ شەڕی داعش بەکاریان هێناوە، بەڵام ئێستا ئەو سەنگەرانە چۆڵ کراون بەهۆی نەمانی داعش لە سنوورەکەدا. ئێرە سنووری زنجیرە چیاکانی حەمرینە کە کوردەکان هەمیشە گۆرانی بە باڵایدا دەڵێن یان حەمرین یان ئەمرین، بەڵام کاتێک دێیتە ئەم ناوچەیە دەبینیت جگە لە ناوچەیەکی وێرانە هیچی تر نییە، بە تایبەت کە ئەم ناوچەیە تا چەند مانگێک لەمەوبەر بەدەست هێزەکانی داعشەوە بووە. ئەمە شوای کردووە کە ناوچەکە جگە لە بیابانێکی چۆڵ هیچی تر نەبێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.